سلااوان لێبێت وەم کاتتان باش لە قایمەقامەتی قەزای چۆمانم دیارە ماوەی چەند ساڵێکە پرسی زبل و خاشاک یەکێک لەو گرفتانەیە کە بەرۆکی قەزای چۆمان و ناحیەکانی تری گرتووە بەڵام لە ئێستادا چارەسەرێکی گونجاو بۆ ئەم پرسە دۆزراوەتەوە پێشتر لە دەواازەی چۆمان کە ڕێگای گشتی هامڵتۆنی پێدەگوترێت زبل و خاشاکێکی زۆر لە دەواازەی چۆمان فڕێ دەدرا ئەمەش دیمەنێکی ناشرینی بە چۆمان و بۆنێکی ناخۆشی بە هاوڵاتیان دەدا لێرە ئەحمەد بارزان عەلیکۆ قایمەقامی قەزای چۆمان میوانی منە گفتوگۆی لەگەڵەکەم کاک ئەحمەد ئەو کاتت باش سڵاوت لێ بێت پرسی زبل و خاشاک چۆن ئەم چارەسەرە گونجاوتان بۆ دۆزیەوە کە پێشتر لە دەواازەی چۆمان بوو ئێستا شوێنەکەتان گوازە زۆر بەخێربێن تەبیعی دوای بەردەوامی چەندین ساڵ کێشەی کۆکردنەوەی زبل و خاشاک لە دەواازەی قەزای چۆمان کە هەم منزەڕێکی ناشرینی بەخشی و هەم بۆنێکی زۆریش بڵاو دەبووە بەم ناوچەیەدا و بە هەتا ناوسەنتەریش وگرە چەندین گەڕێکی نیشتەجێبوونیشی لێ نێزیک بوو ئیدی سوپاس بۆ خوای گەورە توانیمان ئەو کێشەیە چارەسەر بکەین ئێستاکە ئەو زبڵە کە لە چۆمان کۆ دەکرێتەوە لەوێ فڕێ نادرێ شوێنەکە گۆڕدراوە و گواستراوەوە بۆ شوێنێکی دوور تقریبان بە نزیکی 6 تا 7 کیلۆمەتر لە دووری سنتەری قەزای چۆمان کە حسابەمان کردو هیچ بۆنێک و هیچ ئەوە چی بۆ دانیشتوانی قەزای چۆمان نابێت هیچ تەسیراتەکی خراپی نییە ئەوەی کە ماوە ئێستامە لە مەرحەلەی گواستنەوەی ئەو زبڵینەکە نەقلی سۆران دەکرێت شوێنە کۆنەکە ئەوەی کە شوێنە کۆنەکە ئێستا سەرقاڵی گواستنەوەینە و بۆ ماوەی 3 ڕۆژ دەبی زبلی چۆمان لە دەواازە کۆ ناکرێتەوە لە شوێنی دیاریکراوی نوێ کۆ دەکرێتەوە ئەو زبل و خاشاکەی لێ ڕوو دەکراوە تەنهای سنتەری چۆمان بیان شوێنەکانی کەژدیان شوێنەکانی کەژدیان هێنا بەڵام سوپاس بۆ خواتوانیمان ئەو کێشەیە چارەسەر بکەین و ئیدی شتێک نامێنی بە ناوی کێشەی زبل وەلەو حەل لە نیهاییەکە ئەوە نییە ڕاستی کارگەی ڕسایکلین زۆر پێویستە ئەنیگە باسی چارەسەری کۆتایی بکەین کارگەی ڕسایکلین چارەسەری ئەوەی دەکات باشە ئەو کارگەی ڕسایکلینەی باسیەکەی دەتانوێت لە چۆمانیش دامەزرێت چونکە تا ئێستا ئیدارەی سوێران خاوەن هیچ کارگێکی لەم نەخێر ئەوەی کە هەیە پلان وایە لە سۆران کارگەیەکی ڕسایکلینی مرکزی گەورە دابنرێ بۆ هەموو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران